سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەورۆپا شەنەوکارانم بووین نوێنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ مەڕێزان ئەم ڕۆژ لە نێو بازاڕ گفتوگۆ دەکەین لەسەر شتێکی زۆر جوان ئەویش دەمانوێت بپرسین عەدالەت چۆن بەرجەستە ئەبێت کێ دەتوانێت لە هەرێمی کوردستاندا عەدالەت بەرجەستە بکات بۆ ئەوەی خەڵکی لە سایە عەدالەتدا بحەسێتەوە لە توانای کێتایە ئەم عەدالەتە بهێنێتە بوون وەک ئێستا لە هەرێمی کوردستانە بوونی نییە ئێوە بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بە بەرجەستەکردنی عەدالەت فەرموون عەدالەت چۆن بەرجەستە ئەبێت وەڵی لە کەسێک ئەوەشێتەوە عەدالەت بێت کە بیری لە لای بیری میلەتەکەی بێت عەدالەت کە تۆ باسی لێوەکەیت و تەوەری بەرنامەکەت ئەوەیە هیچ جودوویەکی نییە هیچ لە کوردستانە بەدی ناکەی کوێ بەدیەکەی تۆ بەدیەکەیتان بەدیکەم میلەتەکە پرسم من ئەپرسم نا منش تۆ پرسم کاکە من نایبینم ئای ڕەحمەتی خوا لێ وەڵی هەلەوەیە عەدالەتە خۆشەوێ ناوەڵە عەدالەتە خۆش ناوێ نەمبینیە چی خۆش بێ گەورە عەدالەت نەو بەدڵنیایی کۆمەلگا شکستەیە لە بەڕێستە پرسم عەدالەت چۆن بەرجەستە ئەبێ وڵای عەدالەت دیارە لە وڵاتە کاتی عەدالەت بەرجەستە بێ کە بنەماکانی دیموکراسی لە وڵاتە پێشێل نەکرێ ئێستا لای ئێمە بۆ نمونە باشترین بنەمای دیموکراسی هەڵبژاردنە کە خەڵک کۆمپلێت خەڵکی کوردستان بەژاری تیادا کردووە بۆ پەرلەمانێکی بە خۆی هەڵبژاردووە بەڵام بەداخەوە پەرلەمانە ئێستا بێ ئیش و کار ماوەتەوە و خەڵکی کوردستان ئێستا بێ حکومەت و بێ پەرلەمانن لە کاتێکدا بە خۆشیەوە ڕویان لە سنووقەکانی دەنگدان کرد ئێستا خەڵک زۆر پەشیمانە لەوەی کە دەنگی داوە بە پەرلەمان و بە حکومەتیش کە ئێستا حکومەتێکی فلیس کراوە و ئەوە وەزعی خەڵکە وەزعی ئابووری وەزعی ژیانی خەڵک بەداخەوە خەڵک چاوەڕێشتی باشترێکن لەم هەرێما ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ خۆزگەمان بەپار و ئینشاءالله داواکارین حکومەتی هەرێم و حیزبە سیاسیەکان بەخۆیان نابچنەوە و وابزان کەوا ئەو دەنگە و ئەو مەکانەتی کە بەرجەستیان کردووە بە دەنگی ئەو میلەتە بووە هاتوونەتەکایەوە هیوادارین جارێکی کە بگەڕێنەوە سەرمێزی مفاوەزات و بتوان بیر لە ژیانی ئەم میلەتە ڕەش و ڕوتە بکەنەوە کە بە هەزاران ئەنفال و کیمیابارانی داوە لە پێناوی کوردستان سوپاس لە کی ئەوەشێتەوە عەدالەت بێ وەڵی لە کەسێک ئەوەشێتەوە عەدالەت بێ کە بیری لە لای بیری میلەتەکەی بێت وەکو غاندی زۆر لەو سەرکردانەی کە خۆیان لە پێناوی میلەتەکە خۆیان کورسی خۆیان ژیانی خۆیانیان پێشکەش بە میلەتەکەیان کرد و هەموو بیریان لای میلەتەکەیان بوو کەسێ بیر لە عەدالەتەکاتەوە کە خەمخۆری میلەتەکەی بێ خەمخۆری وڵاتەکەی بێ خەمخۆری گەنجانی وڵاتەکەی بێت نێڵێ بەم شێوەی ئێستا کە لە عێراقا بینین کە عێراق ژیانی تیانەماوە گەنجەکان بە لێشاو لە دەست ناعەدالەتی ئەم وڵاتە ڕاکەن ئەچنە دە وڵاتانی دەرەوە و ئەبن بە خۆراکی قرش و ماسیەکاندا بەحرەکانی جە و سەر تاپە گیاندا تا چەند ئەستەکەی لە هەرێمی کوردستانە عەدالەت بوونی هەیە عەدالەت لە هەرێمی کوردستانە ئێستا بوونی نییە چونکە مەگەر عەدالەت وایە میلەت بەم قۆناغاتێ ناپەڕی لەوەیە لە چەند کەسێکا لە ناو چەند سەرکردەیەکا لە وڵاتە عەدالەت هەبێت بەڵام ئەوانیش هیچ دەسڵاتێکیانە هیچ گۆڕانکاریێکیان پێ ناکرێت یان لە ناو چینی ڕۆشنبیرا هەبێت بەڵام ئەو چینی ڕۆشنبیرە ئەمڕۆ توانایەکی ئەو تۆی نەدراوەتێ تا بتوانێت ئەو عەدالەتە بەرجەستە بکە و خەڵک لە سایە عەدالەتدا بژن. ئەگەر خەڵک عەدالەتی بەرجەستە کردیان بۆ نمونە سیستەمی حکومڕانی بە عەدالەت چوو بەڕێوە
ژیانی خەڵک چۆن دەبێ ئەو کات وڵات دیارە ئەگە عەدالەت بەرجەسە بێ هەموو کەسێ مافی خۆی وەردەگرێت و هەموو کەسێ حەقی خۆی وەردەگرێت بەداخەوە لەم وڵاتە چکم عەدالەت بەرجەسە نەکراوە خەڵک بە حەقی خۆی بە ژیانی خۆی ناگات بۆیە زۆربەی زۆری خەڵک بێزارە لە ژیانی ئەم وڵاتە و وڵاتە بەجێڵێ و بڕوای نە بە پۆز ماوە نە بە ژیان ماوە تەنانەت ئێمە مامۆسای من مدیرێکی مەکتەبم بڕوان بە ئیشەکەی خۆم لە سەداسەد وەک جاران نەماوە چکم وا هەستەکەم کە مافەکانم ئەخورێ مافەکانم جێبەجێ ناکرێ و عەدالەت وەکو خۆی بەرجەسەنە عەدالەت هەموو مرۆڤایەتی هەموو ئینسانیە دەگەر باز لە وجودی هەموو ئینسانەکان بکەین لە سەرتاپای دنیا ئەشێ ئینسان کە بێ لە ناو فەزایەکی عادل و یەکسان خوازە بژی ئەکرێت دەسەڵاتی سیاسی ئەو سەرچاوی بۆ فەرهامکە بەڵام بەداخەوە لە ئەمڕۆی دنیا و جیهانە ئەبینێن دژە مرۆڤایەتی ئینسان کوژی بێبەهابوون و بێنرخبوونی ئینسان زۆر پەرەیسەندوە زۆر بەداخەوە باشە ئەگەر ژیانی خەڵک بە عەدالەت بچێ بەڕێوە پێ دوایە دنیاچی بەسەر دێت و ژیانی خەڵک چۆن دەبێت بێگومان ئەگەر ئێمە باز لە بەگشتی مستەلاحی عەدالەت بکەین و کە بە دەرەجەی یەکەم هەڵگری ئەو مستەلاحە ئەو وشەیە لە هەموو دەسەڵاتێکی سیاسیە ڕەنگی داوەتەوە تۆ ببینە لە ڕاستەوە بۆ چەب لە ئەلمانیەتەوە بۆ ئیسلامی سیاسی بۆ توند ئاژوو بۆ هەمووی ئەگەر بە وردی تێفکرینە بکەین بەسەر پێڕە و پرۆگرامی حیزبەکەیانە باز لە ینی لە ئەلفەوە هەتایایی ئەو پێڕەوەیان باز لە ئازادی ئینسانەکە باز لە عەدالەتی کۆمەڵایەتیەکە باز لە یەخسان خوازی و ئینسان دۆستیەکە بەڵام هیچ شتێک ئەمڕۆکە بەدی ناکەین تەنها حبر على الورقەیە و هیچی تر بەڵام لە ئەرزی واقعیا بە پراکتیکی هیچ شتێکی وا ڕەنگی نەیەوەتەوە زۆر بەداخەوە کوردستانە بەدی ناکەی ئەوە هەر زۆر سەردەمانێکی زۆرە ئێمە لە ڕابردووە کاتێکە لە سەرەتای شۆڕشەکانەوە تا بە ئێستاگا چەندین جار شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد سەری هەڵداوە هەمویان هەڵگری پەیامی عەدالەتی کۆمەڵایەتی و ئینسان دۆستی و فەرهەمبوونی ژیانی ئاسوودەیی بۆ ئینسانەکان و بۆ تاکی کورد کراوە بەڵام ئەوە تا باجەکەی ئەمڕۆ بینین کە ئینسانەکان ببینە ئەو گەنجانە هەمووی بینی چەندین ساڵ بە سەرما بە گەرما پلەکانی خوێندن ئەبڕن بۆەوەی بتوان لە داهاتووە هەم خزمەت بەگەل و نیشتمان بکەن هەم خزمەت بە خودی خۆیان بکەن بۆی بتوان وەکو مرۆڤێک ژیانێکی سادە و سەرەتایی بەڕێکەن بەڵام ئەوە نیشانەیەوەیە کە عەدالەت کە تۆ باسی لێوەکەیت و تەوەری بەرنامەکەت ئەوەیە هیچ دوویەکی نییە هیچ جیجی باشە عەدالەت هێندە قورسە یاخود هێندە پڕبەها و گرنگە لە توانای هەموو مرۆڤێکدانیە ئەم وشەیە هەڵبگرێت و ئەم وشەیە جێبەجێکات مەسەلەکە ئەمەیە لاوازی مرۆڤەکانە وا توانای بەرجەسەکردنی ئەمەیان نییە نا بەعکسەوە بۆ نمونە ڕەنگە ئەگەر ئینسان دەسادەکان ببینی لەم سەرجادەیە لە کوچە و کۆڵانەکان لە ماڵانە ئەو ئینسانی جوانمانەیە کە هەڵگری پرۆسەیەکی جوانی ژیانە بۆ بەڕێکردنی ژیانی بەڵام لە کاتێکە ئەبینی چەند هەڵپەکە بگاتە ئەو ئاستەی کە بتوانێت لە سێبەری ئەو لە سایی ئەو پەیڕەوە ئەو پرۆگرامێک کە ئەم هەڵگریەتی لە ڕێەوە پەخشی بکات و مرۆڤەکانی بندستی ئاسوودەکە ینی ئاشناکە بە عەدالەتی بەڵام پێی ناگەن ئەبینی لە سەروی خۆمانەوە ساڵانێکی زۆرە کەسانێک کە ڕنگ بێ بە پەنجەی دەست بژمێرێن بە تایبەتی سەرکردە سیاسیەکان با ئێمە ڕاست سەریع بین هەڵگری ئینسان دۆستین هەڵگری ئەوەن کە خۆیان بە باوکی ملت و باوکی ڕۆحی ملەتی کورد دەزانن بەڵام هەر ئەوان سەرچاوی مشەخۆری و گەندەڵی ئەمەش دوجار عەدالەت وشەی عەدالەت لە فەرەنگ و ئەدەبیاتی سیاسی خۆیانە هیچ وجودێکی نیە و ون کراوە لەکی ئەوە شێتەوە عەدالەت بێت کێ ئەو کەسانەی کە عەدالەت دەبن یاخود ئەو کەسانە کێن کە ئەیانەوە عەدالەت بەجەسەکەن چۆن ئەو کەسانە بدۆزینەوە عەدالەت بەو کەسە ئەکرێ کە بەهای مرۆڤ بوون لە لای هێڵی سوور بێ کە ڕێزی ئینسانی بوون لە لای هێڵی سوور بێ کە جی گەندەڵی بێ کە پارە نەرزێ کە سەروەتی سەرزەوی و ژێرزەوی نەرزێ ئەو کەسانە ئەتوانێ عەدالەت بچەسپێنن لە ناو کۆمەڵگەی کوردیدا کە تاکی کوردی بتوانێ وەکو ئینسانێک ژیانی سەرەتایی بۆ خۆی بەڕێ بکات لە خەڵکی جیاوازتر نەبێت لە ڕووی ژیانەوە ئەخر ناکرێت لە خەڵک جیاوازتر نەبێت چۆن ینی مەبەستمەوەی بۆ نمونە وەکو تۆ بە جوبەرگێکی سادۆ بێتە ناو بازار گیرفانی دۆ چەندی پارەتی ئەوش ئەو نەیتیابێت ئەمە عەدالەتە وایە ئەمە عەدالەتە بەڵام ئایا وجودی هەیە لای ئێمە نەخێر بۆ نمونە سەرکردەی سیاسیمان هەیە بە چەندین ئیستیعلامات پێی ناگەی باشە ئەڕواتە مەسەمبەرەکانی جەنگ ئەتوی قاتەکەی ڕیش ئەبڕێ بەڕاستی ڕیش ئەبڕێ لە کاتێکە
ڕەنگە هەر تاکێک لەم کۆمەلگایە تۆی بینی کوڕی لادێ و گوندەکان بووە لەسەر دەستی ئەوە ئەو پێشمەرگەیە پێگەیەوە کە خۆی ئێستا بە سەرکردەی سیاسیە بینێ ئەوە بوو سەرکردەی سیاسی کە هەڵپەیە کرد بۆ عەدالەتی کۆمەڵایەتی بۆ خۆشبەختی ئینسانەکان لە ئەمڕۆ بینین چ کاردانەوەیکی لێ بووە. دوا پەیامە چییە؟ پەیامی من تەمەناکەم چیتر زوڵم و ستەم بەسە بەرامبەر ئەم گەلەستەم دیدەیە. تەمەناکەم کار نەگاتە ئەو ئاستەی کە بەر بە لێشاوی گەل نەگیرێ. ئەوەی لە هەرێمی کوردستانە ڕووەیە ینی سەرکردە سیاسیەکان خوڵقێنەرینی با سەرکردە سیاسیەکان بە ئەوانەی سیاسەتی ئەم هەرێمە بەڕێوە بن چاوێک لە دەوروبەر و ناوچەکە بەخشێن بە ئەوانەی کە ئەم وەزعیان خوڵقاندووە بۆ ئینسانەکان لە کوردستانە با چاوێک لە قەزافی و لە ئەسەد و لە عابدین و لە حوسنی مبارەک و لە سەدام و لە هیتلەر و کە هەزاران ساڵی تر خۆیان بە شۆڕژگەر بزانن ڕوبعێکی ئەوان ناتوان ببنە ئەو قاعدەی کە بتوانن گەل لە ژێردەستی ئەوانە ئاشنا و ئاسوودە و ئارام بێ. بەڵام چوە دوجاریش پەیامی من وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە کە حەقێکی مەشروعی خۆمە ئامۆژگاری ئەو سەرکردانە ئەەکەم کە بەر بە لێشاوی گەل ناگیرێ. خەڵک خۆی شەرەفمەندە، خەڵک خۆی شەریفە، لەبەر خوێنی شەهیدان لەبەر دایکی جەرگسووتا و خۆیان ڕاگرتووە. بەڵام دوچار ئەگەر سەرکردە سیاسیەکان ئەگەر ئەوانەی کە خۆیان بە سەرکردەی کورد دەزانن نێنە ژێربالی گەل ئاینتەیان حوسنی مبارەک و معەمەر قەزافیە بێت. عەدالەت چۆن بەرجەستە ئەبێ؟ عەدالەت بە گەورەی ماڵ بە ڕێز عایلە ئێمە ڕێز عایلەبان نییە نیمانە بە باوکە کرێ تاو با لەسەری نەڕوێ ڕجاو لە یەکەم لە هەرێمی کوردستانە بەدی ناکەی؟ کوێ بەدیەکەی تۆ بەدیەکەیتان بەدیکەم میلەتەکە پرسم من ئەپرسم نا منشە تۆ پرسم کاکە من نایبینم ئای ڕەحمەتی خوا لێ وەڵی هەلەوەیە. باش ئێمە چۆن عومەرێکی کوڕی خەتاب بێنینە سەر حکم کە وەکو ئەو عادل بێت؟ ئەوە ئەڵڵاهومێوێ ئەڵڵاهومێوێ ئێمە پاک نین ناو خۆمانە بە ئینسانی پاکە کرێ بە میلەتێکی پاکە کرێ میلەتێ دڵپاک. من حەزەکەم هەچێ سەروەت و گیرفانی تۆ تەکێن میکەمە باخەڵی خۆم تۆی چوو پێ نەبی ئەو خێچ کەس بۆ خۆی ئەرە وەڵڵا ئەرە وەڵڵا وایە. باشە پەیامت چییە بۆ سەرکردەکانی هەرێم بۆی عەدالەت بن لەگەڵ میلەتەکەیان؟ چیان پێ بڵێ بە گویانە ناچێ هیچ پەیامێکم نییە بۆیان ئەوە بتم هەرچێک بڵێ هەرچێ بڵێ. تۆ تەمەنێت چەنە؟ وەڵی منەوە بۆ دەوە هەفتاوە لەم هەفتا ساڵەی تەمەنتە هەستە کردووە سەرکردێکی عەدالەت لەم کوردستان و عێراقی هەبێ؟ جا بووە هەر ئێمە دەربەدەر بووین و برا کوژیمان بووە و ئێران بوو لەم نابووە سەدام بۆ تعدای لێکردوین ئەمان بۆ تعدایان لێکردوین هیچیان نەبووە کە دەستگرێ بەسەرمان وەکو باوکێکی چاک کامیانم بۆ باش بکەین باسی کێ بکەین. من پێشمەرگەی هەمیانم کردووە لە هەموو حیزبەکان بوو یەک بەیەک تاقیم کردوونەتەوە عەدالەتە نەبینیتیانە ئیسیش پێشمەرگەی یەکێتیم حاڵن هەرە بەخوا 6 کوڕیشم پێشمەرگەیە. ئێتە چی بکەی کاکە؟ ئەوەیە عەدالەت ئەوەیە ساحێب ماڵ باوک بە باوکە کرێ تۆ ساحە ماڵی مناڵەکە و پەروەردە بکەیت بزان لە چی پەروەردەیەکەی چۆنی یەریتە ناو ئەم باوکە وجودی نییە؟ ئەم باوکەلێکی وجودی هەیە بۆم دۆزەرۆ تۆ زانیت شکیە بیت تۆ شکیە بیت نەوەڵە ڕەحمەتی خوا لێبی. ئەم بەڕێزە بە ئەزمونە بە تەجروبەیە دەفەرمێت عەدالەت بە گەورەی ماڵ ئەچێ بەڕێوە. لە ئێستەیشدا گەورەی ماڵ وجودی نییە. ئەو گەورەی ماڵش باوکە کە دەبێتە باوکی میلەت بەڵام بەداخەوە میلەت هەتیوە لە ئێستادا و باوکی نییە. ئێمە هیوادارین لە بێکەسیدا کەسێک بێتە کەسمان و سەرپەرشتی ئەم میلەتە ڕەشوڕوتە بکات بۆ ئەوەی عەدالەت بەجەستە بێت بۆ ئەوەی خەڵک هەستکات کە ژیان و شەرەف و کەرامەتی پارێزراوە لە پارێمەدا. ئێمە هیوادارین بەرپرسەکان سەیری مێژوو بکەن بزانن کێ عەدالەت بووە تابیکەنە پێشەوە مامۆستای خۆیان و شوێن ڕێبازەکانی ئەوان کەون بۆ ئەوەی خەڵک هەستکات کە ئێمە سەرکردەیەکی عادلمان هەیە لە هەرێمی کوردستانە.
عەدالەت چۆن بەرجەستە ئەبێت؟ وڵی لە کەسێک ئەوەشێتەوە عەدالەت بێ کە بیری لە لای بیری میلەتەکەی بێت. عەدالەت کە تۆ باسی لێوەکەیت و تەوەری بەرنامەکەت ئەوەیە هیچ دوورێکی نییە هیچ جیجی. هەرێمی کوردستانە بەدی ناکەی؟ کوێ بەدیەکەی تۆ بەدیەکەیتان بەدیکەم میلەتەکە ئەپرسم من ئەپرسم نا منش تۆ پرسم کاکە من نایبینم ئای ڕەحمەتی خوا لێ وەڵی هەلەوەیە. عەدالەتە خۆشەوێ؟ ناوەڵە عەدالەتە خۆش ناوێ؟ نەمبینیە چی خۆش بێ. گەورە عەدالەت نەوە بەدڵنیایی کۆمەلگا شکستەیە. باشە ئەگەر پێت وابێ عەدالەت هەبێت ژیانی خەڵک چۆنە گوزارێت خەڵک چۆن ڕەفتارەکات خەڵک چۆن ئەژی؟ طبعا ئەگەر عەدالەت دەبێت ژیانە بێ بە بەهەشت بەزەمە ئەمە ژیانە ئەمە بەهەش نییە. طبعا ئەوەی لە ناوخۆ گوزارێ هەمووی هاوردەی دەرەکیە اینجا هەرچی هاوردەی دەرەکیش بێ هیچی لە مەسلحەتی خەڵک نییە و هیچ عەدالەتێ بەرجەستە ناکرێت ئەوەیە مەسەلە. تۆ لە هەرێمی کوردستانە عەدالەت دەی ناکەی؟ نەوەڵی باشە نازانی هۆکار چییە؟ عەدالەت یعنی ئەوەندە قورسە کە هەموو کەس توانای هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتەی نییە؟ سا بۆ نمونە ئێمە ئەگەر تۆ خاوەنی خۆ نەبی ناتوانانی کە ئەکتی خۆ نەکەی ناتوانانی عەدالەت بی لەبەرەوەی کە تۆ هەرچی بکەی ئەبێ بە قسەیەکێ بکەی لەسەر و خۆتەوە. بۆ نمونە ئەگەڕێتەوە بۆ سیاست عەدالەت لە کی ئەوەشێتەوە؟ عەدالەت لە یەکی ئەوەشێتەوە کە خوا بکا بە مراقیبی خۆی ڕەقیب چۆن تۆ بە ڕۆژوو ئەبی ئاو ناخۆی لەبەرەوەی ئەترسی ئەڵێ خوایەگەیە منە بینێ بەڵام کاتێ هەستی ئەو ڕەقیبێ ئەو هەستە و نەبوو کە یەشە مراقیبتە عادل نابی عەدالەت نابی بۆ لەبەرەوەی تۆ ئیش بۆ سیستەمێکی شەیتانیەکەی شەیتانیش ئیشی چییە؟ تەعزیب تۆچەرین هیومان تۆچەرین یعنی تەعزیبی ئینسان واو لێ کاکە خۆ بکوژی ڕۆژانە چەنگا خەڵک خۆیە کوژێ زوڵم کەی خەڵک بێ تااقەتکەی خەڵک بێ پارەکەی خەڵک بێ ئاوکەی خەڵک بێ کارەباگەی ئەوەیە مەسەلەکە. ئالێرۆ دواپەیامی تۆ چییە بۆ سەرکردەکانی هەرێم؟ وەڵا بۆ سەرکردەکانی هەرێم دواپەیامەوەیە و باش بن و خوا بکەن بۆ مراقیبی خۆیان و عەدالەت بەرپاکەن لەبەرەوەی خەڵکیش دامەوە خەڵک خوێنی یاوە خەڵک لە پێناوی ئەم ئازادیا شەهیدی یاوە خەڵک ماڵی وێران بە بۆنەی هێنانی ئەم ئازادیەوە ئەمجا ئازادەکە ئەمە ئازادی نییە بەڕاستی تۆکە خەڵک مەعاشی نەبێ پارەی نەبێ عەدالەت نەبێ ئەمە هیچ ئازادیەک نییە. ئەمە هیوادارم چای بە خۆیان ئەبخشێنەوە و باش بن لەگەڵ خەڵکە هەرەوەنە هیچی تۆ عەدالەتت پێ خۆشە؟ بەڵێ وڵات عەدالەت خۆشە وڵات سەلامەت بێ خۆشە ئاسایش خۆشە لە دنیا بێوەیە بین سەلامە دەبین وڵات سەلامە دەبێت سای عەدالەتە. عەدالەت باشە تۆ لە هەرێمی کوردستانم عەدالەت هەبینی؟ هەیە لەکوێ؟ لە وڵاتە هەیە لە عێراقا لە سلێمانیا لە وڵاتە هەیە نییە باش کاک حاجی ئەگەر عەدالەت بوونی هەبێت لە سیستەمی حکومڕانیە ژیانی خەڵک چۆن ئەگوزارێ؟ خۆش دەبێت ژیان بڵاوە بێتەوە ژیان ئەبێت میلەت سەلامە دەبێت. ئەگەر نەبێ؟ وڵا ئەگەر نەبێ باش نییە. باش نییە میلەت لە ناوە چیە؟ ناوەچێ میلەت برسیە بێ؟ میلەت برسیە بێ میلەت بەڵادە میلەت دزە بێ. کەواتە ئێستا خەڵک کە برسیە کەواتە عەدالەت نییە. باشە خراپ نییە ئەجوای خراپتری هەیە. باشە تۆ تەمەنت چەندە کاک حاجی؟ وەڵا لە 80 ساڵ لەم 80 ساڵەیە لەم کوردستان و لەم عێراقدا کەسی عەدالەتە دیوە کە عادل بێ بەرامبەر میلەتەکەی؟ عومەر عەلی مەحافیز بوو عەدالەت بوو وڵات ئەگەر ڕابە شارە نێژ گرانی ببێت شەریکەی چیمەنتۆ هێنا شەریکەی هینیە بیتاقەی هێنا وەرەقەی بیتاقە ئەو دروستی کرد لەگەڵ سەعید قەزاز تۆفیق قەزاز سەعید قەزاز ئەوانە پیاو بوون لە وڵاتە وڵات ئاشایش بوو باش بوو هەرزانی بوو ئێستا تەفرەقە دروست بووە لە وڵاتە. ئێستا بەرپرسەکانی هەرێمە گەڕێن بەناو خەڵکە بزانن شەوان ڕۆژان خەڵک چی پێویستە؟ نییە
ناگەڕێ نابینم نییە باشە پەیامت چیە لێرەوە داواکاری چییە بەڵی داواکاریمە وڵات سەلامەت دێ باشە وڵات سەلامەت دێ میلەت سەلامەت بێ بژین باشە عەدالەتە خۆشەوێ هەموو کەسی عەدالەتی خۆشەوێ چەندێک خۆش دەوێ زۆر هەتا عەدالەت بێ عەدالەت خۆشەویستە لە هەرێمی کوردستانە بەدیەکەی نا بۆچی هەرچی شتەکانە هەمووی بێ بنەما بوون هەرچی شتە هەمووی درۆدە لە سەیەدو لە ڕووی ئێوە حەج ڕاستیە نەماوە ئەمڕۆ هەرچیە بینی ئەڵێ لە ناخی خۆیان حەزی بۆ عەدالەتە هەیە بەڵام ئیشی پێ ناکرێ باشە عەدالەت هێندە بەرپرسیارەتی گەورە و قورسە کە هەموو کەس توانای هەڵگرتنی ئەم بەرپرسیارەتەی نیە بۆیە بەرجەسە نابێ ئەبێ قورس بێ کە هەموو کەسێ نەتوانێت بچێتە زمانی ئەو ئیشەوە باشە عەدالەت لە کی ئەوە شێتەوە کە بەرجەستەی بکات کێ ئەو کەسە نازام هەتا ئێستا بڕوا ناکەم ئەو کەسم بینی بێ کە کێ بێ مەسەلەن کێیە ئەو کەسە ئەبێت چۆن بێت سیفاتی چۆن بێت ئەو کەسەی کە ئەگەر ئەوەی بوێ ئەبێ فول مواسەفات بێ هەرچی شتی چاکە تیا هەبێ هەرچی شتی باشە بەرجەستەی بکە کە بتوانێت ڕەش و سپی لە یەک جیاکاتەوە کاتێکە هەمووی هەر بە ڕەش حسابکرێتتر لە چیا چایکێکە لە هیچ چابەدی ناکرێ ئەگەر عەدالەت بەرجەستە بوو ژیانی خەڵک چۆن دەگوزارێ زۆر باشە بێ زۆر باشە بێ و فەرقیژەکە هەموو کەسێک کاتێکە عەدالەت ژیایی تر کێشەی نامێنێ کاتێکیش کە کێشە هەبێ عەدالەت لە چیا دروست ببێ لە هەرێمی کوردستانە ئەمە ئێستەی بینیت وەسقی ئەم خەڵکە هیچ عەدالەتی تیا بەدیەکرێ بڕوا مەکە عەدالەتی تیاابێ ئەگەر ئەوەی باسیشی بکا بڵێ ئەمە عەدالەت دەکەین و ئەواگەین بڕوا قەنەعەتی بێت لەواچێ بەس بۆ ئەوە بێ بەس بۆ ڕێکلامێ بێ باز بکرێ ئیش بەو وەزعەوە بکرێ ئەگینە عەدالەت لە چیە عەدالەت لە ژیانی ئەو خەڵکەیە ئەبینی تەمەشاکە ئەکسەرێتی خەڵکەکە هەمووی بەدامایی و هەژاری هەرچی ئەبینی داخود دەردێکی زۆر لە دڵیایەتی بەچی دەری بڕێ ئەوەی کە لە مێژووە بیستودا سەرسانی بە چه کەسێک کە عەدالەت بووبێت لە مێژووە ئەوەی بیست بێتم بڕوا ناکەم لە هیچ کەسێکی وام بیست بێکە زۆر عەدالەت بووبێ لەبەرەوەی ئەگەر عەدالەتێکیش هەبوو بێت لە زمانی زووە لەو خەڵقە چاکانی کە پێشتر بووە بەڵام سیرەکەی لە دوای ئەوە جیل بە جیلوای لاتۆ گۆڕانکاری تیا کراوە منەکەلانێک کە پێشەوای مرۆڤایەتی بێ بۆ عەدالەت نەخێر کوڕی خەتاوە پێشک نایە سەردەمی ئەوانە من هیچ شتێکم لەبارەی ئەوانەوە نەخوێنوێتەوە هیچ زانیاریێکیشم لەبارەی ئەوانەوە نییە هەتاوەکو بڵێم ئەوانە وابوون بۆی ئێستا من تەرکیز بکەمە سەر ئەو کەسانە پەیامت چییە بۆ بەرجەستەکردنی عەدالەت وەڵام من پێم ئەوەیە کە ژیانی خەڵق باش بێ بە تایبەتی دەسەڵاتداران ئەو کەسانی کە حکومڕانی وڵاتیان بەدەستە کە گویان لە خەڵق بێ کە چاویان لە وەزعی خەڵق بێ کە بزانن ژیان و گوزەرانی خەڵق چۆن ڕۆژانە ئەبێتە سەر نەک ئەو کەسانی کە لە تەلەڤیزۆنەوە لەسەر جادەوە لەم لاو لەولا بینایە دروست دەکرێت شوێنە ئەکرێتەوانێ مەشروع ئەکرێ یەنە سەر شاشەی تەلەڤیزۆن ئێمە ئەمە ئەکەین و ئێمە ئەوە ئەکەین و چاوپێکەوتنی ئەوە ئەکەین و دوای سیرەکەی هیچ هەمووی بەباڕۆی عەدالەت چۆن بەرجەستە ئەبێت وڵی لە کەسێک ئەوەشێتەوە عەدالەت بێ کە بیری لە لای بیری میلەتەکەی بێت عەدالەت کە تۆ باسی لێوەکەیت و تەوەری بەرنامەکەت ئەوەیە هیچ و دوورێکی نییە هیچ لە هەرێمی کوردستانە بەدی ناکەی کوێ بەدیەکەی تۆ بەدیەکەیتان بەدیکەم میلەتەکە پرسم من ئەپرسم نا منشە تۆ پرسم کاکە من نایبینم ئای ڕەحمەتی خوا لێ وەڵی هەلەوەیە عەدالەتە خۆشەوێ ناوەڵە عەدالەتە خۆش ناوێ نەمبینیە چی خۆش بێ گەورە عەدالەت نەو بەدڵنیایی کۆمەلگا شکستەیە عەدالەت چۆن بەرجەستە ئەبێ عەدالەت وەڵا کاتێ بەجەستا بێ کە دزی نەمێنێ پیاو خراپی نەمێنێ سەرکردەکانمان باش بن ڕاست بن لەگەڵمانە عەدالەت ئاوا بەرجەستا بێ لە هەرێمی کوردستانە عەدالەت بەدیەکەی زۆر کەم زۆر کەم لە کی ئەوە شێتەوە عەدالەت بێت
لە کەسێکەوە چێتەوە کە عادل بێ چۆن یعنی وەڵا ڕاستکە لەگەڵ میلەتی ڕاستکە لەگەڵ نەفس و عەقڵ و بیر و بۆ چوونی خۆی ئەو کەسا توانی عەدالەت بێ بە قسە نابێ ینی ئێمە بڵێن عەدالەتە باشە ئەگەر عەدالەت بەرجەستە بوو ژیانی خەڵک چۆنە بێ ژیانی خەڵک بە یعنی بە ئاسانی خۆشە بێ چکە عەدالەت خۆی گەورە باسی کردووە ئەگەر ئێمەش ڕاستکەین یعنی هەچ کەسێ ڕاستکە بە تایبەتی سەبارەت بە میلەت ئەو کاتە ژیان خۆشە بێ کە عەدالەت بەرجەستە بوو ژیان خۆشە بێ عەدالەت هێندە بەرپرسیارەتی گەورە و قورسە هەموو کەس توانای هەڵگرتنی نییە وە لە ئێستا بەرجەستە نابێ نەخێر وانە هەموو کەس دەتوانێت عەدالەت بەرجەستەکە قورس نییە بەڕاستی هەر زۆر ئاسانیشە کەسێک بێ عادل بێ عەدالەتیش بەدەستەهێنێ بۆچی قورسە هەموو کەسێک دەتوانێت بەرجەستەیکە پەیامەت چیە بۆ بەرجەستەکردنی عەدالەت پەیامم بە تایبەتی بۆ سەرکردەکانمان بۆ لێپرسراوەکانمان ئەوەیە بەڕاستی بە ڕاستکەن لەگەڵ میلەتە عادل بن وەکو قسەکانیان کە ئیکەن وابن یعنی بەڕاستیش بژین بەڵێ هیچ یعنی عەدالەت لەوەیە کە ئەوان وەکو خەڵک بژین ئەگەر ئەوان لە ئاسمان بن و منی لە ئەرز بم ئەمە عەدالەت نییە ئەوە بینی ئەرز و ئاسمانی فەرقە ئەم وەزعی کە ئێستا ئەگوزارە لە هەرێمی کوردستانە بێعەدالەتیە بەڵێ ئەنجامی بێعەدالەتیە ئەگەر عەدالەت هەبوایە ئەو وەزعەش نەئەگونجا و ئەو وەزعەش یعنی ڕووی نەئەیە ئەو وەزعی ئێسامان نابینی جەنابەت تەمەنە چەنە تەمەنم 40 ساڵە لەم 40 ساڵەیە هیچ سەرکردەیەک بەدی کرۆ لە عێراق و لە کوردستانە عەدالەت بێ زۆر کەم کە بە پەنجەی دەسە بژێردرێ زۆر بەداخەوە بۆ سەرکردەکانی ئێمە کە ئەم ڕۆژیان بەدیهێنا بۆ ئێمە زۆر بەداخەوە عەدالەتە خۆشەوێ ناوەڵە عەدالەتە خۆش ناوێ نەمبینیە چی خۆش بێ تاسا نەمبینی وەکو بیستن ئەوی کە باسەکەم بە زاهیری خۆش بێ بەس کە من نەیبینی چی خۆش بێ لە هەرێمی کوردستانە بەدی ناکەی هیچ نەک بڵم کەمێکیان تۆزەگیان بەشێک هیچ نابێنم هیچ ئەگەر عەدالەت بەرجەستە بێ بۆ خەڵک ژیانی خەڵک چۆن دەگوزارێ خەڵک بەس ئەوەیەوێ خەڵکی خەبات و شۆڕ شەکرێ وەکراوە بەس بوو ئەوەیە بەڵام کە نەیبینی ینی حەچێکی کردە بە زیادە چووە ئەوەی کە مەبەستی خەڵک بێ خەڵک بێنێتە لووتکەی ژیانی خۆشیەکان عەدالەتەکەیە لە هەموو ڕۆکانەوە لەکی ئەوە شێتەوە عەدالەت بێت سیفاتی ئەو کەسە کە عەدالەتە کێیە چه سیفاتێک یاڵگرتووە ئەوەی کە دەست دەخۆشەکانی خۆلەگرە بۆ میلەتەکەی دەست دەخۆشەکەی خۆلەگرە بۆ بەرامبەرەکەی لە حەقی خۆیەوە بوورە بۆ بەرامبەرەکەی بڵام تاسا کەسێک نەهاتۆتە پێشەوە کە ئەو سیفەتانەی تیابێ ئەمەی کە دەگوزارە لە هەرێمی کوردستانە فەراغی عەدالەتە زۆریش لە هەموو ڕووەکانەوە تاکە نەک بڵێم تاکە شخصێک چەند کەسێکە بە پەنجەی دەستە بژێریان هەموو عەدالەتەکانیان لێ شاردوونێتەوە لۆ خەڵکە لەجێ دەستی بە هەموو شتەکە دەستی چەند کەسێک کە بە پەنجەی دەستە بژێریان شەم کەسانە چیان لەکەین باشە بەڵای بەس خوا تاکە ئەمە لە تەمام بێ بەس خوا چونکە هەموو شتێک کرا هیچ شتێکی سادەی نەبوو زۆر شت کرا زۆرەکە تاقی کرایەوە هیچی وایەک نەماوە میلەت چۆن بتوانێت خۆی پێشەوایەکی عادل بۆ خۆی هەڵبژێرێت بەچی ئەکرێ وەڵای وەکو عەرزم کردی میلەت ڕێگەی زۆر تاقی کردوێتەوە زۆر هەوڵدرا ئەوە بە هەوڵەکانی ژەوە نییە چەقیان بەستە بێ هەوڵەکان بەردەوام هەن وڵی عەدالەت لە تاکەوە دەست پێەکە واتە لە تاکەکانە دەست پێەکە بۆ کۆمەلگا لە کۆمەلگاوانێت تێپەڕێ بۆ سەروتری خۆی عەدالەت ئەستە لەم وڵاتەیە لە گەورەوەدا ئابەزێ بۆ خوارەوە واتە ئەگەر عەدالەت گەورە عەدالەت نەو بە دڵنیایی کۆمەلگا شکستێنێ گومانی تیان نییە ئێتر ئێستا ژوای لێ هاتووە ینی کۆمەلگا شکستێنەوە لەم وڵاتی خۆمانە بە تایبەتی چکەوەی بە ڕۆژگار دیارە ڕوون و ئاشکرایە ئەوەی من ئەمەوێت ئەو ناوێ من هەم بێ خۆی هەیەی تێگەشتی بگرە کارەبای هەیە ئاوی هەیە سیاحەتی خۆی هەیە بەس نایە من هەم بێ عەدالەتەکەی لە کوێیە لە هەرێمی کوردستانە بەدی ناکەی هیچ لەکی ئەوە شێتەوە عەدالەت بێت سیفاتی عەدالەت کەسی عادل چییە یعنی بۆ نمونە بتەوێ کەسێک عەدالەت بێ ئەوەی من پێم باش بێ کەسێک بێ کە ئەو شتانەی بیەوێ لە خۆیەوە دەست پێ بکە ئینجا بۆ کۆمەلگا پەڕێتەوانی ئەو عەدالەتیەیە واتە
لە کەسێکی باشەوە ئەگونجێت کەسێکی گونجاو باش بێ زیرەک بێ بەتوانا بێ بگرە لایەنی دینیشی هەبێ خەڵک بژی وەکو خەڵک بژی بەڵێ لایەنی دینیش گونجاوترێکە یانەکە کەسێ لایەنی دینی باش بێت بیرەکاتەوە بۆ کۆمەلگاکەی خۆی تا عەدالەتی هەبێ من وا بینم ئەگەر عەدالەت هەبێت ژیانی خەڵک چۆن دەگوزارێت وەڵی ڕوونە ئێستا ئەمەگەر بیرکەینوان وڵاتانی ئەوروپی لەبەرەوەی عەدالەتیان ێسەر خەڵگە کۆمەلگاکەی بەکە لایەنی دینیشیان نییە بە چونکە عەدالەتی بەرجەستەیە ئەبینی سیرەکەی گونجاوە وایەوانە دینداریان نییە بەڵام گونجاون یعنی ژیانێکیان ئاساییە بە عەدالەتی خەڵکەکە ڕابڕێەوە بەڵام چونکە لەم وڵاتەیە زۆربەی وڵاتەکانی عەرەبی بە تایبەتی و ئەوانەی ئیسلامیەکان و بە هەرێمی کوردستانی خۆشمانەوە چونکە عەدالەتیانە ڕاستە خەڵکەکەی دیندارە بەڵام دینەکە نەچۆتە سەر دەسەڵاتە تاوەکو بتوانێت عەدالەت بۆ خەڵکەکەی بگوێزێتەوانێ خۆتیەگەی لە مەبەستی من ئەوە گونجا ئەگەر بۆ نمونە ئێمە توانای ئەوەمانی عەدالەت بەرجەستەکەین ئەوە لەسەر خۆمانەوە توان عەدالەت بەرجەستەکەن باشە میلەت چۆن بتوانێت عەدالەت دروست بکات واللهی دەنگدان بۆ دەنگدانیش کرا ئەخر ئەوە ئێشتا نەگەشتەوە ئاستەی کە تێبگالەوەی کە عەدالەت بەچی ئەبەرێ بەڕێەوە ئێشتا نەگەشتەوە ئاستە یعنی ئەبێ ڕۆشنبیریکەی توانای ئەوەی هەیە بیگەینیتەوە ئاستەی کە ئەم کەسەیە تێبگەێنی ئەمە ناتوانێت عەدالەت بەڕێوەبەرێ تێگەی خۆ لە مەبەستی من ئەمە ئەتوانێ ڕۆشنبیریکەی اینجاوەکو بتوانێت دەنگ با بۆ کەسی کە بتوانێت عەدالەت بەرجەستە بکات ئێستا ئەوەی کە دەنگ ئەیە لە ترسایە لە ترسی حیزبەکەیەتی لە ترسیەوەی کە پارەکەی بڕن لە ترسی فلانشت و لە فلانشت و ئەوانەیە یعنی لە ترسیەوە نیکە عەدالەت خۆی سوور ئەزانێ ئێستا ئەوەی کە دەنگیاوە بیەنە دای بنێ دڵنیە لەوەی کە ئەم وڵاتە عەدالەتی تیانە بەسە تاوەکو ئێستا نەگەشتەوە ئاستەی کە دەنگ با بەیەکێک عەدالەت بێنێتە دی ئەمەی کە ئێستا دەگوزارێت لەناو ژیانی خەڵکو لەنێو بازاڕە کە جەناب ئەیبینیت فەراغی عەدالەتە بەگومان دڵنیا بوایە عەدالەتی تیا بواە خەڵکەکە بۆ نمونە خەڵکی تیا یعنی حشتێکی نەبووە بۆ ئێستا گەشتوەتە ئاستێک بەڕاستی یعنی ئەوەی بەدیە ناوە لەوە ناچێ وەکو من ئیشی کردبێ هەموو شێکشی هەیە بەس چووکە یەکێکی لە پشت بووە بە نەعەدالەتی شتەکانی بەدیە ناوە بەڵام ئەگەر بێت و عەدالەت هەبێ من ژۆکو ئەوە توانم شت بەدەست بێنم لە هەموو ڕوویەکەوانێ یعنی گومانی تیانێ لەو شتەیە خەڵیامە چییە دواپەیام ئەوەیە ئەم خەڵکەیە ڕۆشنبیر بێتەوانێ هەتا بەس بێ بائیتر بەس بێ یعنی تر تەوا بەڕاستی ترە تاکەی ڕۆشنبیری لە ناو خەڵکا دروست نەبێ با عەقڵیان ڕۆشنبیر کەنەوانێ با ژیر بن جارێکتر تێنەکەونەوانێ با خۆیان هەوڵبن کەسێک بێنە سەر حکم و دەسەڵات کە عەدالەتی هەبێ نەک بە حیزبایەتی و بە کۆمەڵێک بنەمای سەرپێیی بەڕاستی بنەمای سەرپێیە یعنی ئەوەی کە سەر ئەو ئەڵێت ئەوە بۆ ئەەکەم و دوای کە هێتە سەر حکومشی چ بووە ناکە هەتاکەی ئەو خەڵەتێنێ بە ئیتر نەخەڵەتێ وڵی قوربانگیان عەدالەت لە کوردستانە هەر نییە بۆچی نمونێ سام 23 ساڵ 20 ساڵە تەقاوزم 220,000ەوە مانگی چەنە سوارم بۆ نەکسەوە بۆ مانگی دا ساڵێ معاشم وڵاتە حکومەتێک ئاوا بێ لە ساڵەکان دەتوانانی ماشی پێ درێ کامی عەدالەت بەرپرسەکانی ساحەتیان هەیە ئێمە شەر داما و هەژار و دێنی تەقاوی دەوتە کاسب لە بازار بەو تەمەنەوە یعنی ژیانی عالەمیان بێعەدالەت کردووە من لەوەی تەلەڤیزیۆن ببینم بەس کۆمەڵی ئیسلامی ڕێی لە هەموو حیزبەکان گەورتر بووە تێیدە مشارکم کاتێم دەنگم باو بە گۆڕان بۆم دەرکەوتەوە کامان لەگەڵ حیزبە بنەماڵیەکانمان خزمەتی بنەماڵیەکەن ئاغایەتیەکەن هیچیان خزمەتی میلەت ناکەن هیچیان خزمەتی میلەتی هەژار و فەقیر ناکەن هیچیان مسڵمانیش کە بێنەسن بە عەدالەتی میلەتی دامانی هەژارکەن بە کۆی گشتی هاوڵاتیان ڕاو بۆ چوونەکانیان وەها بوو عەدالەت لە هەرێمی کوردستانە بوونی نییە فەراغی عەدالەتە وای کردووە کە ژیانی ئەم خەڵکە بەم جۆرە بگوزارێت لە نێو بازاردا خەڵک تووشی قات و قوڕی و نەبوونی و نەهامەتی بێت هەندێک پێیان وایە بەرپرسیارەتێکی هێندە گەورەیە کە هەموو کەس توانای هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتەی نییە هەندێک کەسی تر پێی وایە هەر کەسە بۆ گیرفانی خۆی هەوڵ ئەدات بۆیە لە هەرێمی کوردستانە عەدالەت بەرجەستە ناکرێت ئێمە هیوادارین بەرپرسەکانی هەرێمی کوردستان مێژوو بخوێننەوە بزانن کێ لە ژیانی مرۆڤایەتیدا عەدالەتی بەرجەستە کردووە کێنە و کەسانێک کە بوونەتە مامۆستا و پێشەوای مرۆڤایەتی بۆ بەرجەستەکردنی عەدالەت تاکو ئەمان چاوی لێ بکەن پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت